ئەم شوێنەمان بۆیە هەڵبژارد لەبەرەوەی ئێرە هێمای بەرخودانە، ئێرە هێمای بەگژاچوونەوەی بەعسی داگیرکەرە، ئەو دیوارانە و ئەو فیشەکانە لە ڕۆژگارێکا بووە کۆتایی بە گەورەترین ستەم لەسەر گەلەکەمان هێناوە. ئێستاش هەمان ستەم لەسەر گەلی ئێمە بەڕێواچێ ئەگەر بێت و بەم شێوەیە درێژە بکێشێ ڕۆڵەکانی گەلەکەمان بەو فیشەکانە وەڵامی ئەو داگیرکەرانە ئادەنەوە. بۆیە ئێرەمان هەڵبژارد بەخێر بێن سەر چاومان. هێرش و داگیرکاریەکانتان ڕاگرن. ئامادەبوانی خۆشەویست، ئازادی خوازان، نیشتیمان پەروەران و دژە داگیرکەران وەک هەموو لایەک ئاگادارن هێرشی سەربازی دەوڵەتی فاشیستی تورکیا لە چەند لاوە بۆ سەرباشووری کوردستان دەستی پێکردووە. ئەم هێرش و پەلاماردانەی دەوڵەتی تورکیا شایستەی هیچ پاسا و بیانوویەک نییە. ئێمە بە توندی ئیدانەی دەکەین و دژی دەوەستینەوە. تورکیا دەیەوێت لە ڕێگەی ئەم هێرشە داگیرکاریانەوە پارسەنجی هێز لە ناوچەکە بە قازانجی خۆی و هاوپەیمانە لۆکاڵیەکانی بگۆڕێت. هاوکات پێگە و هەژمونی خۆی بەسەر خەڵکی ستەم لێکراوی باشوور و ناوچەکەدا بسەپێنێت. هەڵبەت لە ئەکامی ئەم هێرشانەدا گیانی دەیان هاوڵاتی بوونەتە قوربانی و دەیان کەسی تریش بریندار بوون و زەرەر و زیانی زۆر بەر خەڵکی ناوچەکە کەوتون. چەندین گوندیش چۆڵ کراون و خەڵکەکەی ئاوارە بوون و تیرۆریستان لە شوێنیان نیشتەجێ ئەکەن. لە بەرامبەردا بەرەنگارانی سەردەم لە کچان و کوڕانی خۆبەخاوەنزانی نیشتیمان گیانی خۆیان فیدا ئەکەن و قارەمانانە بەرەو ڕووی هێزی داگیرکەر دەبنەوە. ئەوەی جێگەی نیگەرانی زۆرە حکوومەتی هەرێم لە بەرامبەر ئەم هێرش و پەلامارەدا بێدەنگی هەڵبژاردووە و ئەمەش دەبێتە هاندەری سوپای تورکیا تا زیاتر خاک و نیشتیمان داگیر بکات و خەڵکی ئەو ناوچانە دەربەدەر و ئاوارە بکات. شکاندنی بێدەنگی شەقام دژ بە داگیرکاری سەرکەوتنی گەلی کورد و شکستی تورکیا ئەمسۆگەر دەکات. ساڵانێکی درێژە دەوڵەتی تورکیا ڕاستەوخۆ بە شێوازی جۆرا و جۆر هێرش دەکاتە سەر گەلەکەمان لە باشووری کوردستان و خاکەکەی داگیر دەکات. بەردەوام ئەم دەوڵەتە نەشاردوێتەوە کە باشووری کوردستان بە بەشێک لە خاکی تورکیا دەبینێت و بە ڕسمی زۆر جاران ئەمەیان ڕاگەاندووە. ئەوان دەڵێن ئەبێت ئەم قەوارەیە هەرێمی کوردستان لەناو ببین. هەر ئەمڕۆژ پارتی و هێزی عێراقی پێشمەرگەیان ناردۆتە ناوچە سنوورەکان بۆ هاوکاری دەوڵەتی تورکیا. هاوکات داواکارین لە هێزی پێشمەرگە نەکەونە ناو پلانە چەپەڵەکانی پارتی دیموکراتی کوردستان و تورکیاوە. شەڕ لەگەڵ برای خۆتان نەکەن. جێگەی ئاماژە پێکردنە سەرەڕای ئەوەی گەلەکەمان بەدەست هەژاری و نادادی و گەندەڵی و شکستی ئەم حکوومەت و حکومڕانانەوە دەناڵێنێت. هاوکات داگیرکاری و دەستدرێژیەکانی تورکیاش سەرباری هەموویەتی و دەستزانی کە حکوومەت و هەندێک هێزی ناوخۆی ئاسانکاریان بۆ دەکات و هەماهەنگە لەگەڵیاندا. هەر بۆیە ئەو بێ هەڵوێستیەی حکوومەت و پەرلەمان و سەرۆکی هەرێم مەحکوم و شەرمەزار دەکەین. هاوکات بێدەنگیەکانی بەغدایش بۆ خۆی ڕاستەوخۆ خزمەتە بە داگیرکاریەکە. ئێمە وەک تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان داواکارین لە گەلەکەمان و خەڵکی ئازادی خواست بێدەنگ نەبین لە ئاست ئەو داگیرکاریانە و ببینە پاڵپشتی بەشیمان نەوی و بزوتنەوەی گەلەکەمان کە لە ئێستادا بە خوێنی خۆیان سنوورەکان لە دەستدرێژەکانی تورکیا دەپارێزن. هاوکات دەبێت هەرچی زووە ڕای نێودەوڵەتی لە ئاست ئەو پێشێلکاریانە بێتە دەنگ و ڕێگە نەدرێت لەوە زیاتر سنوورەکان تێپەڕێنرێت. خۆدان و تێکۆشان پیشەی گەلی قارەوان